ئێمە ڕۆژانە دەستەگرین بەسەر مادە خۆراکیانەیە بە خۆشتان ئاگادارن کە تیمەکانیان لە بازارەکانە لە مارکێتەکانە لە گەنجینەکانە ئەوانەی بەپێی مواصفاتی عێراقی نەبێ ئێمە بە هیچ شوێک ناڵین ئەو مادانە بێتە ناو بازارەکانەوە دەستێکجی بەسەرە واگەر هەر دڵنیاش دەبووین لەوە ئێمە دووبارەینین بۆ پشکین بۆی گومانەکان بڕێوێتەوە ئەگەر دەرچوو لە پشکینە ئەوە ئێمە وڵاکەین ئەگەر دەرنەچوو ئێمە تەلەفیەکەین ئەو بەرواری لەزگەی ئەگەر بە شێوەیەکی بەرچاو ئالێرا نووسرا بێ ئەوەی قسەسی گیراوە بەسەرە بەس بەرواری لەزگەی هەیە ئێستا ئێمە ئەمە کۆمپانیەکان ئاگادارکەینەوە کە ئەم بەروارە لێرا لابنین کرد بیکەن بە تایبەت بۆ بە لێزەری بێ لەبەرەوەی ئێستا خۆ ماگەر محاولی لەگەڵاکی ئەدڕێ ینی هەموو لیبلەکە ئەدڕێ یعنی ئەوە نییە بە شوێکی ئاسان لێبێتەوە بەس ئەگەر بە بەروارەکە بە لەزگەیەکی پشکۆلە بوو لێرانەکە ئێمە نمونەمان زۆرە لە بازارەکان هێرێما گرتومانە لە پاموادی پاکەرەوە لە موادی کۆزماتیک ئەمانە هەمووی کە بەروای لەزگە و دەستی گیراوە بەسەرە بەس ئێمە بۆ دڵنیای هاوڵاتیانڵێ ئەمانە لە شاری سلێمانیە ئێستا بە شێکی بەرچاو کەمبوونەوەی بەخۆ بینێ لەبەرەوەی سەرجەم کۆمپانیەکان ئاگادار کراونەتەوە کە نابێ ئەو بەروایی لەزگانە بەو شێوە بێت